خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە لە دیدارێکی تایبەتدا پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی. هەڵبەتە ناوەنەوە لە هەرێمی کوردستان جەدەل دروستە بێ، گفتوگۆ دروستە بێ، یەکتر تۆمەتبارکردن و تا ڕادەی ئەوەی کە پەلاماردانیش بۆ سەر یەکتری بۆ پیرۆزیەکانی یەکتری دروستە بێ. بەتایبەت لەسەر مەسەلەی پرسی ئاین. ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان موسڵمان کە ئێمەی موسڵمان کە زۆرینەین لەگەڵ مەسیحی و لەگەڵ ئێزدی و لەگەڵ پێکاتەکانی تربێکەوەژ، بەڵام خەریکە ناکۆچە سیاسەکان قوڵە بێتەوە بۆ سەر و پرسانش بە جۆرێک کە هەندێک جار لێدوانی کەسێک ئەگشتێندرێ بەسەر کۆی گشتیدا. ئەنجا ئەمە لە ناو موسڵمانانیشە زۆر جار جەدەل دروستە بێت لەسەر سۆفی و سەلەفی، لەسەر ئیخوانی و سەلەفی، لەسەر هەر بابەتێک. لە کۆتاییدا خۆ ئێمە خوای گەورەمان هەیە و هەمومان پابندیم بە دینی پیرۆزی ئیسلامەوە، لە ئایندا ڕەنگە لە هەندێک مەراسیم داشتەکان جیاواز بن. ئەمە بابەتێکی ڕووکەشگەرایە یاخود ناوەڕۆکی هەیە. ئەمە بۆ داپۆشینی هەندێک لە عیب و ئارەکانی حکومڕانی و سیاست و پرسەکانی کۆمەلگایە، یان ئەوەیە زۆر جار دەسەڵات بە بەبەستەوە ئەنکا بۆ تەنفیزکردنی بابەتێکی تر و ڕق و چینە لە شوێنێکی ترەوە دەرچێ. بەڵام بۆ ئاینی یان دینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ئاینەکانی پێشخۆی گفتوگۆیەکی ئەو بابەتەکەی لەگەڵ بەڕێز دکتۆر مازت خەلیل مامۆستای زانکۆ. دکتۆر زۆر سپاس بۆ دیدارە. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ مەمنون. دکتۆرە بەوێ تێگەیشتنی خۆتم لەسەر ئەو پرسە پێ بڵێ کە لە پێشەکە باسم کرد. لە هەرێمی کوردستانە زوو جەدەل دروستە بێ، مەسەلەن ئێستا هەفتەی ڕابردوو یان بڵین دە ڕۆژی ڕابردوو لەسەرەوە بوو کە ئەوەی ئێزدی قسەیەکی کردووە، ڕاستە قسەکەی زۆر هەڵەیەوەکو شەخص، بەڵام ڕەنگە کەسی تر هەبێت نەزانێ ئەم قسەی هەر ئێزدی بێ و نەشزانێ بۆچی کردوێتی. ئەمە ئەتوانین بگشتێنین بەسەر ئەوانە هەمووی، یان مەسەلەن سۆفیە قسەکە ئەتوانین بەسەر هەموو سۆفیەکان یان بەسەر ئاینی پیرۆزی ئیسلامە تەطبیقیکەن یان بیگشتێنین. بەڵێ بەداخەوە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا ئەوە زەمینەیەکی زاق یاخود نیشانەیەکی ئێجگار دیاری هەر بارودۆخێکی ناهەموارە. لە هەر بارودۆخێکی ناهەمواری ناو جوڵانەوەی ئابووری سیاسی کۆمەڵایەتیدا کەلتورێک دێتە پێشەوە کە هەر گوتارێکی لەو جۆرە، لێدوانێکی لەو جۆرە، دەنگۆیەکی لەو جۆرە دەبێتە خۆراکی خەسڵەتە تایبەتەکانی ئەو بارودۆخی کە هەیە. لەبەرەوە ئێمە ئەگەر بابەتیانە بنەوینە شرۆڤە و شیکاری پرسێکی لەم جۆرە ڕوونە وەڵامەکە ڕوونە. ئێمە دەزانین ڕۆحی میلی میلەتی کورد وابەستەیەکی وجدانی هەیە لەگەڵ پێکەوە ژیانی ئاینیدا، لەگەڵ پێکەوە ژیانی ئیتنیدا. بە درێژایی قۆناغە مێژوویەکان ئەوەی هەڵهێنجراوی هێزی کۆمەڵایەتی و ئابووری کوردستانە زەڕەیەک زەمینەی لە یەکپژان و ناکۆکی و نەریتی نانەوەی ناهەمواری شوێنی نەبووەتەوە. بەڵام دەتوانین یەک بە یەک قۆناغەکانی قەدەرێک کە ناکۆکی لێکەوتووەتەوە بوارێک بووەتە هۆکاری ئاژاوە و پشێوی دەستنیشان بکەین لەکوێوە سەرچاوی گرتووە، کێ لە پشتیەوە بووە، چ گۆڤەندێک گەرەکیەتی بە ئامانجە دیاری کراوە تایبەتەکانی خۆی بگات. ئێمە بە درێژایی مێژوو دەتوانین ئەو خاڵانە هەتاوەکو ئێستا بەم ڕووداوەی دواییشەوە دەستنیشانی بکەین، کێ لە پشتیوەتی بۆچی لە پشتیوەتی. لەبەرەوە ئێمە دەزانین لە ناو ئێستا دەنگۆیەکی لەم جۆرە بژاردەی ڕۆشنبیر و خەڵکانێکی گشتی و هەموو چین و توێژەکانی گرتووەتەوە هەر یەکە بە ئاڕاستەیە قسەی تێدا دەکا سەرلەبەری هەموو شانی ئێمە بۆن و بەرامی ئەوەی لێ دەخوێنینەوە کە بڵێ ناکۆکیەکی کۆمەڵایەتی وەختە لە ئارادا هەبێ و بڵێ قەسدێکی سیاسیشی بە تەواوی لە پشتەوە هەیە و دەیەوێت بۆ ئاڕاستەیەکی دیکەی دابەرێ و بەڵێش ئەسڵی بابەتەکە ئەوە نییە کە قسەی لەبارەوە دەکرێت. بڵێ لێدوانی کەسێکی دیاریکرا و ناکاتە لێدوان و لۆژیکی ئاینیانەی هەر ئیتنێکی دیاریکرا و کە لە کۆمەڵگەی ئێمەدا کەسێکی تۆندڕە و لە داعش لە گروپێکی تری تۆندڕە و لەسەر ئیزدیەکان لەسەر مەسیحیەکان لەسەر پێکەوە ژیان قسێک بکە خۆ ناگشت. من دەمەوێت بڵێم زۆر بابەتیانە لە زەمینەیەکی زانستی تەواوەوە تێڕامان و تیۆرێکی زۆر جێگیر دەتوانم بخەمە ڕوو
کە دەمەوێت بڵێم بە تایبەتی دەنگۆکەی دەنگۆ و دنیابینیەکانی ئێستا لەسەر مەسائلێکی ئاینیە یەکێ لەو چەکە چارەنووسسازە ستراتیژیانەی کە بەردەوام نەتەوە سەردەستەکان سیاسەتە زلهێزەکان و ئەوانەی دەیانەوێت جڵەوی جوڵانەوەی سیاسی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێستش کوردستان لە دەستیاندا بێ هەمیشە بەهێزترین شەکی استراتیژیان بەیەکدادانی پێکاتە و کەمینە و کەلتورە جیاوازەکانە و سوود وەرگرتن و قۆستنەوەی قەدەری فرەییە لە فەلسەفەی حکومڕانیەتی ئەم ناوچەیەدا کە هەیە. دەمەوێت بڵێم بە شێوازێکی گشتی کە ئەمە جێگیر بێ لەلای هەمومان و بینەران بزانن ئاین ئەوەی کە بە ناوی ئاینەوە قسە دەکا بە تایبەتی ئەو هێزە سیاسیەی کە بە ناوی ئاینەوە دەیەوێت لێدوانێک بدا دەمانەوێت بڵین ئەو لێدوانە لۆژیکێکی هەڵهێنجراوی ئیجتیهادی ئینسانە یەکسان نییە بە ئاینەکە. کەسێکی وەکو قاسم شەشۆ یا هەر کەسێکی دیکە کاتێ سەبارەت بە ئاینی پیرۆزی ئیسلام قسە گەلێک دەکات ئێمە نابێ قسەکانی ئەو یەکسانکەین بە یادەوەری پیرۆزیەکانی پەیامی ئێزیدیەکانەوە کە ڕۆحێکی وابەستەیە بە ویژدانی پێکاتەیەکی گرنگ و ڕەسەنینەتەوەی کورد کە ئێزیدیەکانن. ئێزیدیەکان فەلسەفەیان دیاریکراوە چۆن دەڕوانن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. بکەین پرۆتستۆ بکەین ڕخنەی لێ بگرین کەسێکە نە بیرمەندە نە فەقیرە نە کەسێکی عەسکەریە لە کاتێکی دیاریکراوەوە کە قسەیەک دەکات بۆ خۆی دەڵێ مەبەستم بەو جۆرە نەبووە ڕوونکردنەوەیەکی تەواوە قسەکردنی یەکەم جاری ئینسان کە لێکی دەداتەوە یەکسەر دەزانێت دەیەوێت مەبەستێکی دیاریکرا و بدا بەدەستەوە دەنگۆیەکی لەم جۆرە بێتە پێشەوە کە دنیابینیەکانی دیکەی خستە نێو داوی ئەوەی کە دەیەوێت. یعنی هەموو ئەوانەی کە وەڵامی ئەو دەدەنەوە و دەکەونە مەتەرێزی مێژووی ئێزیدیەکانەوە ڕاستەخۆ ئامانجە سەرەکیەکەی ئەگەر قاسم شەشۆ مەبەستی ئەوە بوو بێ ئامانجەکەی ئەو دەپێکن. لەبەرەوە ئێمە دەزانین بیر و بۆچوونی بە تایبەتی ئەو ئاینە میلیانەی نەتەوەی کورد یارسانەکان بە تایبەتی مەبەسم کاکەیەکانە یا هەر جۆرە مەزهەب و ڕێچکانێکی دیاریکراو لە ناو کوردستاندا وە بە تایبەتی تریش ئێزیدیەکان کە بوونەتە شوێن ئامانجی قسەکردنێکی ئێجگار ئەویندارانە بۆ سیاسەتی هەر هێزێکی دیاریکراو وا دەکا کە مەهامە سیاسیەکانیان بێتە دی و بێتە پێشەوە و درێژە دەدا بە یەک لە دوای یەکی ئەو فەرمانانەی کە قۆناغ بە دوای قۆناغ هەر یەکەیان بە ئەجێندایەکی دیاریکراوە هاتووە ێزیدیەکانی کردووە بە گەژ تەفگەر یا تێڕامانە ئیسلامیەکەی دەوروبەریاندا لە کاتێکدا خەڵکی موسڵمانی کورد بە تایبەتی ئەو ئاینە عیرفانیە عەشقێکی جوانی بۆ پێکەوە ژیان هەیە. ئەو تەریقەتە کوردیانە کە قادریە نەقشبەندیە تیجانیە سلێمانیە هەر هەمویان بە ئێستاشەوە ڕوانگەیەکی ڕۆحانی ڕەونەقداریان بۆ مەسائلی پێکەوە ژیانیە کە کوردناسەکان پێی سەرسامن. ئێمە لە مێژووی خۆماندا یەک بە یەکی قوتابخانەی قەڵەمی کوردناسەکان شی دەکەینەوە چ ڕووسیەکانی ئەوروپای ڕۆژهەڵات چ ئەوروپای ڕۆژاوا چ ئەمریکیەکان لەم دواییەوە کاتێک کە باسی پێکەوە ژیانی ئاینی لەناو کەلتور و کۆمەڵگەی کوردیدا دەکەن ئیعجاب و ئەوینێکی ئێجگار ئینسانیانە دەخەنە ڕوو بۆ کە لە نەتەوەکانی تردا نەبووە. من ویستە بۆ بڵێم بەڕێز دکتۆر لە ڕابردوودا مەسەلە زۆر جار ئێمە ئەڵێن ئەوەی کە مەلای گەورە ئەوەی کە مەسەلەن کۆمەڵێک ئێمە مەرجعی مێژووی میتۆدی ئاینداری کوردستان ئەم ڕۆحیەتە نەزیهەی دینی پیرۆزی ئیسلام لە هەرێمی کوردستانیش بە قازانجی سیاسەتیان بۆ شێواندن دەستکاری نەکراوە. ئاین بە تایبەتی ئاین ئێجگار هەستیارە بە تایبەتی ئەگەر بێت و لە سوارچێوەیەکی لە سوارچێوەی چەمکە چارەنووسسازەکانی سیاسەتدا شرۆڤەی بۆ بکرێت زۆر هەستیارە
و زۆر وردبینی دەوێ ئێمە بەنیزبەت کوردەوە بەنیزبەت کەلتوری کوردیەوە بەنیزبەت پاشخان و پێشینە و پەیامی ئایندارەی کوردیەوە خاوەنی گەلێ مەرجەعی ڕۆشنبیری ڕەسەنین کە دەتوانین دەستیان بۆ بەرین بە هیچ جۆرێک هێمایەکی دژایەتی لە گەڕانەوەمان بۆ ئەو مەرجە و پێشینانە ناتوانین بدەین بەدەستەوە هێمایەک کە ناکۆکی و نەریتی دژایەتی لێ بکەوێتەوە مەلای گەورە وەکو بەڕێزت ئاماژەی پێدا ڕابەرێکی ڕیفۆرم خوازی گەورەیە و لەسەر لەبەری ئەدەبیات و ئەزمموی ئەودا ئێمە دەتوانین گوتاری یا یادگاری یەکسانی خوازی نێوان ئێزیدی موسڵمان شەبەک کوردی فەیلی مەزهبە جیاوازیەکان وەها لێک بدەینەوە کە دنیابینیەکی دیموکراسیانە نەگا پێیدا بەو پەڕی ڕۆحی زانستیەوە پێت دەڵێم نەگا پێیدا و ئێمە مەلا عەبدولکەریمی مودەڕیسمان هەیە و ئێمە مەلا مستەفای زەڵمیمان هەیە و لە ڕابردووی ئەواندا سەر لەبەری ئەدەبیاتی بەرهەڵستکارانەی نەقشبەندیەکانمان هەیە بەرهەڵستکارانەی نەقشبەندیەکانمان هەیە بۆ کۆکردنەوەی هەموو چین و توێژە بندەستەکان بۆ ناڕەزایەتی لە بەرامبەر ستەمی سیستەمە داگیرکەرەکان ئێمە بەو ئەدەبیاتە ئاینیە کۆمەڵی کوردانی شێخ عەبدوڵڵای نەهریمان هەیە کۆمەڵی کوردان دەبێ گوتارێکی یا گەواهی گوتاری گۆڕانکاری بێ بەرەو یەکبوونێکی نەتەوەیی کە کۆمەڵی کوردانی کۆکردوێتەوە ئێزیدیەکان لە پێشەوە دانیشتوون شەبەکەکان و شیعە مەزهبەکانی نێو سنووری حکومڕانیەتی ئەردەڵان لە پێشەوە دانیشتوون و هەمان گوتاری گەورەی یا میتۆدی میهرەبانی و هیومانیستیان پێ بووە لەنێو ئەو کۆمەڵەیەدا زۆرترین بەڵگەنامەی لەسەرە دکتۆر من ئەمەوێ ئەوە بڵێم ئێمە کە هەمیشە ئەڵێن ڕەسەنە ئادینی خۆمان لە ڕابردوودا لە ماوەی پێشوودا لە تاریخدا چەند پۆینتی جوان هەیە کە بۆ کوردایەتی بەکەیان بۆ پێکەوە ژیان لە چیا خۆی ئەبینیەوە مەسەڵەن تیشکە گەورەکانی بۆ چی بوو بۆ سەر چی بوو وەکو دەڵێ ئەمە ڕاستی و ڕەوا دەتوانین لێرەدا ئەمە بخینە ڕوو ئەو ئاینداریەی کە لە کوردستاندا هەیە ئەو پێکاتی ئاینیانەی کە لە کوردستاندا هەیە کە زۆرینەی هەرە زۆری زەمینەکە یا زمانە لۆژیکیەکە زمانێکی هەڵێنجراوی ئەدەبیات و ئەزمون و مێژووی ئاینی پیرۆزی ئیسلامە ئاینی پیرۆزی ئیسلام لەناو کورددا تەنها لەناو کورددا و دیسانەوە دەڵێم تەنها لەناو کورددا نەبووەتە سەرچاوەی سیستەمێکی سیاسی کە لەژێر پێچووپەنای گوتاری ئومەمیەتدا ئەوانی تر داگیر بکە مەسەلەن تورکەکان بە خۆخزاندنە نێو چەتری خەلافەت بۆ پێنسە دەتوانیان ئەوانی تر حکومڕانی بکەن بەڵام حکومڕانەتەکەیان حکایەتێکی تاڵ و ترشی مێژوومان پێ دەڵێ بەنیزبەت عەرەبەکانەوە بەنیزبەت دەروازەی ئەوروپا و نیشە دوورگەی باڵقانەوە بەنیزبەت ئاسیای ناوەڕاستەوە نەیانتوانیوە فەراهەمی فەلسەفەیەکی ئیسلامی بکەن کە خۆی لە بەندایەتیدا ببینێتەوە خۆی لە ئەخلاق و ئادابی جواندا ببینێتەوە بەڵکو ئایینێکی یا دەتوانم بڵێم فەلسەفەیەکی فقهی زاڵ بووە بەسەر خواستەکانی خەلافەتدا نەک فەلسەفەیەکی عیرفانی و ڕۆحی کە خۆی ببینێتەوە بۆیە شێخ عەبدوڵڵای نەهری لە کۆتایی سەدەی 19دا ڕاپەڕی لەو جۆرە ستەم و ئیستیبدادی کە هەیە مەسەلەن عەرەبەکان بە هەمان شێوە لەو ڕوانگەوە بینیویانە لە سەردەمانێکی دیاریکراودا مەسەلەن بووەهیەکانمان هەیە سەلجوقیەکان هەمان هەیە سەر لە بەریان لەژێر کارنامەی کەلتورێک کە ئاڵای ئومەمیەت بەرز دەکاتەوە ئەوانی تری خزاندووەتە ژێر چەتری خۆیەوە بە مەبەستی داگیرکاری بە مەبەستی سەپاندنی هەژمونی زمانێکی دیاریکرا و عەقڵێکی دیاریکرا و هۆز و خێڵێکی دیاریکرا و ئەرستۆقراتیەتێکی دیاریکرا و هەروەکو ئەو ئەرستۆقراتیەتەی ئومەویەکان کردیانە نەریتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەر لەبەری دنیابینی دیوانەکانی کورد و فارس و هەموو ئەوانی تریان کتێبخانە و ئەدەبیات و نووسینی ئەوانی تریان گرتێ بەردا لەبەرەوە ئەو ئاینداریە لە کوردستاندا هەیە و لە مێژووی کوردستاندا هەیە نزیکترین نەریتی ئاینداریەیە لە سەرچاوەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەو جملەیەم بۆ دووبارەکەی دکتۆر ئەو جملەوتت ئەو ئاینداریە کە لە کوردستاندا هەیە نزیکترین نەریتی ئاینداریە لە سەرچاوە سەرەکیەکانی سیستەمی ئیسلامیەتیەوە کە سیستەمێکی هیومانیستی و هێزێکی هیوا بەخشە بە مرۆڤ هێزێکە دەیەوێت
فرەیی هەبێ جیاوازی هەبێ جوانیەکانی ئەمە لە ڕابردووی نیشاندراوە لە ڕابردوودا لەو جۆرە هەبێ بەدەگمەن ئێمە دەبێت بزانین هەر میرنشینێکی کوردی سێ قۆناغمان هەیە لە فۆرمی حکومداریەتی لە مێژووی سەدەکانی ناوەڕاستدا فۆرمێکیان قۆناغێکی دیاریکراوە لە سەردەمی ئومەوی و عەباسیەکانەوە دێتە پێشەوە کۆمەڵێ میرنشینی دیاریکراوە دێنە پێشەوە حەسنەویە هەزبانیە مەڕوانیە شەدادیە هەموو ئەوانە لە ڕۆژهەڵاتی جیهانی ئیسلامیداش بە شێوەیەک لە شێوەکان حکومڕانەتی دەکەن لە ناوچە کوردیەکاندا پەل ناهەوێژن بۆ ئەوانی دیکە بەڵام تەماشاکە فارسەکان سەفاریەکان و سامانیەکانیان هەبووە بووبوونە پێشقەرەوڵی داگیرکاریەکانی حکومڕانەتی ئیسلامی بەرەو ڕۆژهەڵاتی دوور بەرەو نیمچە دوورگەی هندی و چینی و ئیستیبدادیان لێ ئاهاتە بەرهەم و قۆناغی دووەمی شێوازی حکومڕانەتی قۆناغی ئەغەوات و دەرەبەگە کوردیەکانە مەسەلەن ئەردەڵانەکانمان هەیە سۆران بۆتان بادینان لوڕەکانی گەورە و بچووکمان هەیە ئەوانش تاوەکو سەدەی 19 بە پێکەوە ژیانێکی ئێجگار جوانی ئایندارانە توانی ویانە پێکهاتەی پێکەوە ژیانی ئاینی بەو پەڕی ڕۆحی لێبردنەوە کۆبکەنەوە ئێزیدیەکان هیچ گرفتێکیان نەبووە شەبەک هیچ گرنگێکی نەبووە بیر و بۆچوون و ئەدەبیاتی جیاواز هیچ گرنگێکی هەبووە لە مێژووی یاسانیەکاندا یادەوەریەکی تاڵمان نییە ئەو میرنشینانە لە پشتیەوە بوو بن بەڵکو پێشەنگ و پێشڕەویش بوون لە هەندێ قۆناغی دیاریکراودا لە نیوەی دووەمی سەدەی 19ەوە یعنی لە 1970ەوە تا بەتایبەتی تا 1930ەکان و تاوەکو کۆنگرەی ئەزڕۆمی دووەم کە بۆ یەکەم جار لە نێوان ململانەی مەزەبەکانی شیع و سونە کە عوسمانی و ئێرانیەکان نوێنەرایەتیان دەکرد رووسیا و بەریتانیا و فەڕەنسا هاتنە ناوەوە ئەمانە هەمووی بەڵگەنامەن ئێمە ئاماژەیان پێ دەکەین هاتن ڕێک لەو قۆناغەدا پێکهاتە ئاینیەکان کریستیان و دیانەکان جووەکان بە تایبەتی ئێزیدیەکان بە نیسبەت میرنشینە کوردیەکانەوە خستنیانە نێو سەنگەرێکی سیاسیەوە دژ بە میرنشینەکان کە هەدەفی یەکەمیشیان نەمانی تەواوی میرنشینە کوردیەکان بوو پێکهاتە ئاینیەکانیان دابەگژیان داهانیاندان پڕچەکیان کردن پارەیان پێدان و بە نەمانی هەموو پێکهاتە ئاینیەکە هەموو میرنشینە کوردیەکان کە لە نیوەی دووەمی سەدەی 19ەوە تر میرنشینی کوردی بە بابانیشەوە نەمان هەمووی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕووخانی ئەو میرنشینانە ئەو سیاسەتە بوو کە هێزە دەرەکیەکان وەکو چەکێکی استراتیژی پێکهاتە ئاینیەکانیان بەکارهێنا پێکەوە ژیانی ئاینیان نەیەش پێکهاتەکانیان کردە بیانوویەکی بابەتیانەی داگیرکاری وتوانیان تێشیدا سەرکەوتوو بن دوایی عوسمانیەکان ئەم حاڵەتە کردیانە نەریتیان سوارێ حەمیدیان دروست کرد هێشتا هاتن کوردیاندا بەگژی ئەرمەنیەکاندا هێشتا هاتن مەسەلەن کاتێکە ئەدەبیاتی سیاسی لە ئیسلامیش دێتە دەرەوە تورکەلاوەکان و ناسیۆنالیستە پەرگیرەکان ئەمە دەکەنە میتۆدی خۆیان تورکەلاوەکان لە بناغەی عێراقەوە میشیان کردووە لەکوێ ئەو قۆناغە پچڕا ئیگنا ئێمە ئەزانین بەڕێزەکەم ئێمە دوو نمونەی ئەجگار بەرجەستە و باڵامان هەیە کە هەوڵیان داوە فیدراسیۆن پێکاتەیەکی فراوانی خێڵەکی لەژێر چەترێکدا کۆکەکەنەوە مەسەلەن هەر لە نەقشبەندیەکان ئەگەر سەیری ناوچەی هەورامان بکە تەماشای ڕایەڵە و ڕۆحی پێکەوە ژیانیان کە لەگەڵ جووەکاندا لەگەڵ کاکەیەکاندا لەگەڵ یارساندا هیچ سیستەمێکی دیموکراسی هیچ جارنامەیەکی جیهانی مافی فرۆف ناتوانێت ئاوا پێکاتەیەکی کۆمەڵایەتی بەو پەڕی ڕۆحی پێکەوە ژیانەوە لەگەڵ یەکدا کۆ بکاتەوە تەماشای نەهریەکان کە چۆن ڕوانیان بۆ کریستیانی و نەستوریەکان چه ئەدەبیاتێکی جوانیان هێنایە پێشەوە تەماشای بارزانیەکان کە سی عەبدولسەلامی یەکەم چۆن مامەڵەی لەگەڵ کریستیان و جووەکاندا دەکرد چۆن مامەڵەی لەگەڵ ئێزیدیەکاندا دەکرد بەڵام لە دوای ئەوە دەبینین ئەوە دەبیاتە نەما شێوێنرا لە عێراقی دامەزراوە و عێراقی دەوڵەت نەتەوەدا بە مانای کەلیمە دەوڵەت نەتەوەدا نەتوانرا هەموو پێکاتەکان لەژێر چەترێکی دیموکراتدا وەکو دیموکراسیدا وەکو ئەوەی کە بەریتانیا بانگەشەی پێدەکرد لە دەستوری یەکەمی عێراقدا هیچ ئیشێکی لەسەر بکەن بەڵکو لە ئەوەڵەوە نەک هەر نەتەوەیەکی دیاری کراو نەک هەر مەزهەبێکی دیاری کراو هاتن بەرەبەرە ئیشان لەسەر بنەماڵەیەکی دیاریکرا و ڕەوگەیەکی دیاریکراوی
دنیابینی دەکرد بۆی حکومڕانێتی تەواوی عێراق بکە ئەمە تاوەکو ئێستش ئەدەبیاتێکە دەراویشتەکەی ماوە ئەو فەلسەفە و ئەدەبیاتە جوانەی کەوتت نزیکترینە لە ڕۆحی ئەسڵی ئیسلام لەکە لە کووردا هەبووە لەکوێ شێوە لەکوێ دەستی بە شێواندن شێواندنەکەی وەکوتم لە دەستپێکی سەدەی بیستەمدا لە کاتێکە دەوڵەت نەتەوەکان دروستە بن بۆ خۆی دەوڵەت نەتەوە لە زمانی زانستە سیاسیەکاندا ئێمە ئەگەر بێت و بگەڕین بۆ چیکردنەوەی چەمکی دەوڵەت نەتەوە یا ئەو شێوە یا نەریتە ناسیۆنالیستیە نەتەوەیی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گوزەرا هەتاوەکو دوای جەنگی حوزەیرانی جەمال عەبدولناسر دژ بە ئیسرائیل ئاڵا هەڵگیری بەڕێوەبردننی زۆرترینی وڵاتانی جیهانی ئیسلامی بوون دەوڵەت نەتەوەکان مەسەلە لە عێراقدا لە سووریادا لە میسردا تەنانەت لە بەشێکی زۆری وڵاتانی باکووری ئەفریقادا وڵاتە عەرەبیەکان ئەم شێوازە دەوڵەت نەتەوەییە بە جۆرە ئیشی دەکرد مەسەلەن لەو شوێنانەدا کە کورد پێکاتەیەکی سەرەکی بوو مافی زمانەوانیان نەبوو بەنیسبەت عێراقەوە مافی ئازادیان نەبوو لە دەستوردا ناویان نەبوو لە تورکیادا بە هەمان شێوە ئێمە ئەگەر کتێبەکەی حەسرەتیان ڕۆژهەڵاتناسی گەورەی ڕووس بخوێنینەوە تێدەگەین لە یاسا دەستوریەکانی تورکیادا زۆرترینی زەمینەی یاسا بە یاسای تورکیا بە درێژایی هەموو هەموارێک لە سەدەی بیستەمدا کە ڕوویداوە زۆرترینی تەرکیز و تێڕوانینی لەسەر بندەستکردن و سڕینەوەی کورد بووە لەسەر شێواندنی شوناسی کورد بووە یاساکان لەسەر هونەر و گۆرانی و مۆسیقای کوردی بووە چ جایەوەی ئینسانی کوردی بوونی هەبێ ئاوازەکەشی نابێ هەبێ فۆلکلۆرینە ناوی دێهاتەکانی دەبێ بگۆڕێ عێراق وا بوو سەردەمی پەهلەویەکان لەو جۆرە بوو بەنیسبەت وڵاتانی عەرەبیەوە بەو جۆرە مامەڵەیان لەگەڵ ئەمازیغدا دەکرد ئەمازیغ ئەوەی ئێمە بەبەستمان مەسەلەن ئەوەی ڕۆحە پاکە کوردایەتەکە لەکوێ ئەمە هەنگاوی یەکەمی شێواندنی و ڕۆح پاکەی کوردەوایەتی بوو لێرەدا من دەمەوێت بڵێم بۆ خۆم لەو دیراسانەی کە کردومە لەسەر بۆ نمونە پەروەردەی ناوچە دابڕێنراوەکان پەروەردە چۆن گوزەراوە لە سەردەمی دەسەڵاتدارانی پاشایەتیدا هەتاوەکو ناسری و قەومویەکانیش تاوەکو سەردەمی حیزبی بەعس لە ناوچەی جێناکۆکدا ئەدەبیاتێکی ئاینداریانە ڕەواجی پێدراوە بە تایبەتی لەو شوێنانەی کە کورد زۆری نەبووە و مەداریسە ئاینیەکان ڕێگەیان کراوەتەوە منهەجی تایبەتیان بۆ دانراوە و تەنها بۆ ئەوان ڕێگەیان داوە شێوە منهەجێکی ئیخوانی شۆڕ بێتەوە بۆ نێویان کە مەسەلەن شێوە تەفسیرێکی قورئانی نەخش ببینە لەو علومە قورئانەی کە دەدرێتەوە بە قوتابخانەکانی ئەوێدا بەڵام ڕێگەیان نەدراوە بەو زمانی خۆی بە نەتەوەی خۆی بە ئابووری خۆی بە کولتور و فەرهەنگی خۆی بیر بکاتەوە و تەنانەت ئاینەکە شێواندنی ئاین و شێوەی بیرکردنەوەی کوردی لە پێشەوەی هەموو شێواندنەکانی دیکەوە بووە ئاینێکی تەصدیرکراوی بۆ هاتووە ئاینێک کە باوەڕی بە ئیمان و کوفر هەبێ باوەری بە نێوەند نەبێ باوەری بە ڕۆحی ڕەشوسپی هەبێ تۆڕ باوەری بە دارالکوفر و داوەری ئیسلام هەبێ ئەمە زۆر کێشەیە باوەڕی نەهێشتنی ڕوانگەی ڕەنگا و ڕەنگی لە زیهنیەتی ئاینیدا مشکی لە سەرەکیەکەیە کە کورد کەوتۆتە نێو داویەوە دانی ڕۆکراوی ڕۆحە کوردیەکە بووە کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دەتوانم بڵێم بە تایبەتی تریش لە دوای شکستی پرۆژەی ناسیۆنالیزمی عەرەبیەوە هێزی باڵادستی ڕزگاری خوازی بە تایبەتی لە قەزیەی فەڵەستینا کەوتۆتە دەستی ئیسلامیەکان ئیسلامیەکان ناوەندی گەورەی گۆشکردنی تاکیان لە قەزیەی فەڵەستینیەوە هێناوەتە پێشەوە باوەڕیان بە دوو ڕوانگە هەیە یا ئێمە هەین یا تۆ یا ئەبێتەوە تۆبی پرۆژە زاڵەکەی تێفکرینی تێڕامانی ئیسلامیەتی باوەڕی مەسەلەن ئەو باوەڕەی کە پێی وایە لە فەڵەستیندا نابێ جوولەکە هەبێ باوەڕێکە یەکسان نییە بە ڕۆحە ئیسلامیەکە یەکسان نییە بە یەکەم یادگاری یەکەم فەتحی فۆرمی فتوحات کە نیمچە دوورگەی عەرەبی و شامی گرتەوە چونکە ئێمە دەزانین عومەری کوڕی خەتاب لە قۆناغی یەکەمی هێنانی ئیسلام بۆ نێو فەڵەستین باوەڕێکی تەواوی بە پێکەوە ژیان هەبوو
وجوەکان هیچ کێشەیەکیان نەبووە سەر لەبەری ئەدەبیات و مێژووی ئەوان دەخوێنین دەزانین تەنانەت بە قۆناغێکی گەشیش باسی دەکەن لە قۆناغی دووەمیان لە سەدەی 11 بە دواوە ئیتر سەلاح الدین ئەیوبیش هەمان کاری کرد سەلاح الدین ئەیوبی جووەکانی هێنایەوە بۆ فەڵەستین نەک جووەکان دەرکا جووەکانی هێنایەوە بۆ فەڵەستین نازانم ئەمە ڕوون نەکراوەتەوە لەو باوەڕی کە پێکەوە ژیان مەبەستم ئەوەیە سەیری ئەم ڕۆحە کوردیە سەلاح الدین ئەیوبی جڵەوی جوانیەکانی سەرنجە سەلاح الدین ئەیوبی بێچێک لە پاڵەوانەکانی بەڵێ پاڵەوانەکانی ڕوبەڕبوونەوەی خاچیەکان بەڵام بەڵێ ئەوانی تەماشا چیرۆکەکە وایە مەچەلەن بابەتەکە وایە کە دژی جوونەکە بەڵێ ئەو ڕزگاری خواز ئەو ڕۆحی ڕزگاری خوازی کە باسی دەکێت ڕۆحێکی ڕزگاری خوازی ئینسانیە ئەدەبیاتێکە ئیسلام دەیەوێت چونکە وەکو چۆن کریستیانەکان لەوێ بوون وەکو چۆن زۆرترینی ڕێکەوتەکان بە ئاشتی کۆتایی پێهات وەکو چۆن چارەنووسی جووەکان بە جۆرێک بوو هیچ گرفتێکیان نەبوو ئێمە مێژووی جوڵانەوەی زایۆنیزم کارمان لەسەر کردووە دەزانین لە یەکەم هەنگاوەوە هەتاوەکو ئێستا قۆناغ بە دوای قۆناغ قوتابخانەکانی چیمان پێ دەڵێن وەچیان لە پشتەوەیە لەکوێدا شێواندنی شوناسی ئەوانی تری لێکەوتووەتەوە لەکوێدا یەکانگیر بوون لەگەڵ ئەو ئەدەبیاتە ئیسلامیەی کە دەیەوێت ئەوان بسڕێتەوە زمانێکی لەو جۆرەیان هەیە بۆی دەمەوێت بڵێم ئێستا ئەو خیتابە نییە نازانم بۆچی ناوترێ سەلاح الدین ئەیوبی جووەکانی گەڕاندەوە بە قودس چۆن ئەوە ینی ڕەنگە بۆ بینەرەکانی سەرنج بێ ئەمە بۆ خۆی بابەتێکی بەرنامەیەکی زۆر تەواوی دەوێت من پێم باشە من پێ باسە ئەو شوناس و شۆرەتەی بە تایبەتی لە سەدەی 10 و 11 و 12دا کە هاتە پێشەوە حاڵەتێکی پێشەوانە دەبینم ئەو ڕۆحە تاریکەی یا تێڕامان تاریکەی لە سەدەکانی ناوەڕاستدا هاتوویە پێشەوە لەو کاتەدا باسی قۆناغی پێش ڕێنیسان دەکەین لێمە باسی قۆناغێک دەکەین کە ئەدەبیاتی کڵێسا کەلتوری کەشیشەکان جڵەوی هاندانی هێزە کۆمەڵایەتیەکەی گرتو بۆ خۆ لە زنجیرە قۆناغێکی داگیرکاریدا بەرەو ڕۆژهەڵات دەهاتن کە پاڵنەر و پێشینەیان ئەدەبیاتێکی ئاینی بوو سەلاح الدین ئەیوبی بەو جۆرە بیری نەکرد هەر ئەیوبیەکان بەو جۆرە بیریان نەدەکردەوە بیر نەکردنەوەی ئەیوبیەکان بەو جۆرە وابەستەیە بە ڕۆحە کوردیەکەوەیە وابەستەیە بەو میرنشینانەی قۆناغی یەکەم مەڕوانی و شەدادی و هەزبانیەکان کە من باسم کرد ئەو لە ڕۆحێکەوە هاتوویە پێشەوە کە باوەڕی بە پێکەوە ژیان هەبوو کاتێک کە ڕوبەڕووی ئەو شاڵاوانە دەبێتەوە کە ئەرکی یەکەمی پاراستنی سنووریەکان دەبوایە عەباسیەکانیش بوونایە عەباسیەکان بەغدادیشان بۆ نەتەپارێزرا بەڵام ئەم هێزە هیومانیستیە هاتە پێشەوە باوەڕی بە سەنگەر لێگرتنی لۆژیکی ئەوانی تر نەبوو قیەمی ئەوانی دیکە نەبوو باوەڕێکی ئینسانگەرایانە دەیجوڵان بۆیە دیانەکان یا دەتوانم بڵێم کریستیانەکان هاندانی سەرێکیان گەڕانەوەی خاکی پیرۆزی خۆیان بوو و ئەو خەڵکیان وا ڕامهێنا بوو کە ئەو نقڵ و نەباتە ئاینیە وعد پێدراوەی ویژدانی ئەوان لە شامدا بەرجەستە دەبێ بە لێشاو خەڵکیان هاندەدا بۆ ئەو جەنگانە و لە بەردەمیشدا هەموو جۆرە بیرکردنەوەیەکی جیاوازیان ڕادەماڵی و بە درێژایی زیاد لە 100 ساڵ جووەکان دوور خرانەوە تەفروت و ناکران وەکو چۆن لە ئەوروپاشدا لەو کاتەدا تەفروت و نادەکران ئێمە ئەگەر مێژووی ئەشکەنازیەکان بخوێنینەوە مێژووی جووەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بخوێنینەوە تێدەکەین ئەمانە چۆن چارەنووسیان بەرەو سڕینەوەی سیمانەتەوە یەکانیان براوە تەنها لەو قۆناغەدا کە سەلاح الدین ئەیوبی زاڵ دەبێ بەسەر ئەو ناوچەیەدا جووەکانی ڕۆژهەڵات جووە ڕۆژهەڵاتیەکان کە پێتاکتیەکی سەرەکی جووەکانن جێگەیان دەبێتەوە هیچ کێشەیەکیان نییە تەنانەت چەند شوێنێکی پیرۆزیان هەیە یەکەی لەوانە لە لەندەندایە هەندێک پاشماوەی کەرەستەی سەلاح الدین ئەیوبیە جووەکان وەکو شوێنێکی پیرۆز سەردانی دەکەن تەقدیسی دەکەن لەبەر ئەو پاراستنە ئەم حاڵەتە زۆر زۆر گرنگە بەڵام دەبینی لە ناو ڕەوگەی جووەکانی شارێکی زۆر ڕووکەشی بێ بەڵام سەلاح الدین تەواو ئەسڵ و نەسەبی کوردە بەڵێ بێگومان سەلاح الدین ئەیوبی نەژادەکەی نکولی لێناگرێ قۆناغی گواستنەوەی بنەماڵەکەیان
لە ئازەربایجان و ئارانەوە چۆن هاتوونەتە نێوچەی تکریت و دواتر چۆن زاڵبوونی ئەو بنەماڵەیە قۆناغ لە دوای قۆناغ بۆ دەسەڵاتدارەتی لە شام و لە باکووری لە مووسڵ و لە میسر و زاڵبوونیان بەسەر فاتمیەکەدا و بۆ خۆی بابەتێکی ترە من دەمەوێت قسە لەسەر شارستانیەت و شوناسی ئەیوبیەکان بکەم. شارستانیەت و شوناسی ئەیوبیەکان شارستانیەتی و شوناسی کوردیە. یعنی ئەم ڕەهەندە ریفۆرم خوازیە بە جۆرە لە جۆرەکان دنیابینی داگیرکەرانیش بووە. ئێستا پارتی داد و گەشەپێدان ئەو فەرهەنگەی کە لەسەری دەڕوا لە 2022ەوە لە ڕووی شارستانیەتیەوە لە ڕووی چەسپاندنی بنەما مەدەنیەکانەوە نەک لە ڕووی ڕۆحە داگیرکاریەکەەوە لەو ڕووەوە تا ئەو کاتەی سەر بە جوڵانەوەی نورجووەکان بوو یا نەوڕسیەکان بوو یا سەعیدی کوردی بوو کە دەتوانین بڵێن لقێکی نەقشبەندیەی خالیدیە ڕۆحێکی پێکەوەژانی لە خۆدا بەرجەستە کرد یانی تەماشاکە تا ئەو کاتەی فەلسەفەکەی تا ئەو کاتەی وابەستە بوو بە بە پێشینەی ڕۆحە کوردیەکەەوە کەنەوە سەعیدی کوردی سەعیدی نەوڕەسی ڕێبەرایەتی دەکرد باوەڕی بە قۆناغی باوەڕی بە ئاشتەوایی هەبوو باوەڕی بە هێنانە پێشەوەی قەزەی کوردی هەبوو باوەڕی بە زمانی کوردی هەبوو باوەسی بە میدیا و میتۆد و مێژوی کوردی هەبوو. یعنی بەدەر لەوە کاتێک کە سەنگەری تورکیا سیماکانی دەگوازرێتەوە دیسانەوە بۆ نەریتە ناتۆییەکە دیسانەوە بۆ ڕێکەوتنە ژێربەژێریەکانی لەگەڵ ئیسرائیل تێدەگەین یەک ڕێکەوتنی هەواڵگیری ئابووری سەربازی خۆی لەگەڵ ئیسرائیلدا هەڵنەوەشاندوێتەوە بەڵکو درێژەشی پێداوە. ئامانجەکەشی چییە؟ ئامانجەکەشی بریتیە لەو حملەیەک لە دواییەکانی کە لە 1970 دەستی پێکرد و ئێساش درێژەیەوە هەدەفی سەرەکی کووردە. ئامانجەکەشی بریتیە بەخۆ پڕچەکردن لە باشووری ڕۆژەڵاتی ئەنادۆڵدا لە باکووری کوردستاندا 9 ملیۆن ئەرتەشی تورکیا لە پەنجاکانەوە تا ئێستا لەوێ چی دەگا؟ هەر هەدەفی ئەوەیە هێزی کوردی نەتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەسێ. هەدەفی کوشتنی زمانی کوردیە. هەدەفی سڕینەوەی بیرکردنەوەی کوردیە. تەنانەت دەستی بۆ ئاینیش بردووە ئێمە حزب اللهمان هەیە. قۆناغی شێواندنی ڕۆحی ملی کورد لە ساڵی 1970ەوە کاتێک کە لە سێ ڕەهەندی دیاری کراوە بۆ نمونە ئیخوان دەبێت بە ئیخوانێکی گلۆباڵی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لقەکانی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بڵاو دەبێنەوە دێنە سلێمانی و هەڵەبجە و مووسڵیشەوە گوتارێکی تازەتر دێتە ئاراوە لەو گوتارەدا ئێمە لە یادداشتەکاندا خوێندومانەتەوە بەڕاستی ئەڵێ دوای ئەوەی ئەم شێوازە بیرکردنەوە هاتە پێشەوە لە پەنجاکاندا چ لە کەرکووک چ لە سلێمانیدا بە تایبەتی لە سلێمانیدا جووەکان کاتێ لە ئیش دەگەڕانەوە دەبوایە پۆلیسە لە پێشیانە بووایە و پۆلیسێک لە دوایەوە چونکە خەڵک چرخی دەنا بەڕیشیانەوە هانیان دەدان ئەمانە گڵاون ئەمانە بێسەر و بەرن ئەمانە ئاینێکی ترن ئەمانە تاریکن ئەمە لە قۆناغی تفیان دەکردە تێڕوانینە ئێزیدیەکە ئەم جۆرە تێڕوانینێکی سیاسی وەکو وتم هەڵێنجراوی ئەدەبیاتی ئیسلامی نییە یەکسان نییە بە ئاین ئیجتیهادی مرۆڤە ئیجتیهادی تیۆرێکی سیاسیە پەیوەندی بە پیرۆزیەکانەوە نیە پیرۆزی ئیسلام بەڵێ بڤەیە پیرۆزی ئیسلام ئایەتەکانی قورئان بۆچی شرۆڤەیەکی مالی زیانیان بۆ نەکەین ئەو ڕۆحە جوانە کە مالاوی و هندۆس و موسڵمانی لە بۆتەیەکی بەرزی برەودانی ئینسانیدا لێ خوێن بۆچی وەکو ئەندەنووسیەکان بیری لێ نەکەینەوە کە بوو بە یەکەم سەنگەری ڕوبەڕووبوونەوەی ئیستیعمار ئاڵا هەڵگرەکەیان ئاڵایەکی ئیسلامەتی ملی و نەتەوایەتی ئەندونوسی بوو توانیان یابانیەکان دەرکەن توانیان هۆڵندیەکان دەرکەن ئێستش بەرەبەرە لە پێشکەوتنێکی بێوەنەدان و ئیسلامیش ڕۆحە میلیەکەیان دەست بۆچی کورد دەبێ باگراوندی بیرکردنەوەی هێزێکی ئیستیرادکراو بێ بۆچی عەقڵەکەی شێخ عوبەیدوڵڵای نەهری نەبێ کە پەروەردەی حوجرەکان مەرجەعی ئێمە مەلا عەبدولکەریم مودەڕیس باشە ئەم ئیستیرادە لە دوای ئیخوانەوە چیتر هەیە بۆچی تەفسیری هێنا مەسەلەن بەڵێ ئەم ئیستیرادە پرۆژەیەکی سیاسی بوو تقریبا من دەتوانم بڵێم ئەو هێزە ئیسلامە سیاسیانەی بەتایبەتی ئەوانە ناکە باوەڕیان بە پەرلەمان هەیە باوەڕیان بە بەشداری سیاسی هەیە باوەڕیان بە بەرگریکردن لە مافەنەتەوەیەکانی کورد هەیە ئێمە پەیڕۆ پرۆگرامی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری بزوتنەوەی ئیسلامی هەموو ئەوانەمان لەلایە
مثلا ئیشکالیەتێکی ئەوتۆی لەگەڵ دیموکراسیدا نییە. مثلا باس لە ریفۆرمی کۆمەڵایەتی دەکەن، باس لە ئەخلاق دەکەن، باس لە پاراستنی سەروەری نیشتیمانی دەکەن. یەک لە یەک ئەمە ئیشکالیەتێکی تێدا نییە. ئێمە قسەمان لەسەر ئەو تەوژم و تێڕامانە ئیسلامیە باوە هەیە کە لە جیهاندا ئیمڕۆ دەگوزارێ. باسمان لەو 90 گروپە چەکداریە جیهادی هەیە کە ئێستا لە سووریادا هەیە، دەچێتە پاڵدەستی داگیرکەران. باوەڕی بەسڕینەوەی نەتەوەیی و ئەوانی دیکە هەیە، باوەڕی بە وێرانکردنی کۆبانێ و عەفرین هەیە، باوەڕی بە ئێمە باس لەو عشقی داگیرکاریە دەکەین کە لەو گروپە تونڕەوانە هەیە لە دوای 2023 هاتوونەتە پێشەوە، یەک لە دوای یەک ممارەسەی خۆتەقاندنەوە و خەسڵەتەکانی خەباتێکی خراپ دەکەن بۆ ئەوەی عێراق بێنە ژێر چەترێکی ئاڵۆزی نادیار بە پرەنسیپەکانی ئەمڕۆی جیهان. باسی ئەو شێوازی باسی ئەم حکومڕانیانانی چواردەوری کوردستان دەکەین کە باوەڕیان بە نەتەوەی ئێمە نیە، بە ناوی ئیسلامیشەوە. ئەوەی کە ئێستا لە عێراقدا و لە بەغدادا باڵادەستە کێیە؟ هێزە ئیسلامیە سیاسیەکانن. ئایا شەخسەکانیان دراسەی ژیانی تایبەتیان بکەی؟ باوەڕیان بەوە هەیە لە دەوڵەتێکدا بژین کە نەتەوەیەکی دیکە بە زمانی خۆی قسەکە، بە بیرکردنەوەی خۆی قسەکە. باوەڕیان بەوە هەیە ئێمە لە مێژووی شارستانیەت و شوناسی ئیسلامەتیدا بازوویەکی بەهێز بووین، ئەسڵەن هەر باسیشی دەکەن. ئێمە قیادەیەکی وەکو سەلاح الدینمان هەیە، تونڕەوەکانیان دێن مێژووی دەشێوێنن، وەکو چۆن شەریف فرات مێژووی دێهات و گوند و شارەکان و نەژادی کوردی دەشێوان لە تورکیادا. دێن ئەگەر بێت و کەسێکی ئینسانی وەکو مەحموود دەروێش شعرێکی بۆ ئێمە وتبێ، یا وەکو هەر کەسێکی دیکە، یا وەکو ئیسماعیل بەشکچی زیندانی دەکەن، شعرەکە لە لێو دیوانەکەیدا دەسڕنەوە، چ ناسیۆنالیز بێ، چ ئیسلامگەرا بێ، چ هەموو ئەوانی دیکە بن. بەڕێزەکەم من دەمەوێ بڵێم لە ئێستادا ئەو دەنگۆیانەی کە بڵاون کۆمەڵگە دەدەن بە گژی یەکتریدا لە بەرژەوەندی حاڵەتە سروشتیە خۆڕسکەکەی قیەمە باڵاکانی باوەڕی کوردی نییە بە هیچ جۆرێک. چونکە ئێمە وەکو هەموو ئەوانەی کە پێکاتەی ڕۆحیمان پێکاتەیەکی ئیسلامیە، باوەڕمان بە پێکەوە ژیان هەبووە، باوەڕمان بەوانی دیکە هەبووە، باوەڕمان بەوە هەبووە لە وڵاتێکدا بەو پەڕی ئازادیەوە لە هیچ شوێنێکا هەیە ئێمە دینمان بۆ پرسەنەتەوە نەخێر نەمان کرد، نەخێر بەس بۆ پرسی پێکەوە ژیان و دین. مەبەستم ئەو دین و دنیابینیەیە کە هەڵهێنجراوی ڕابردووی کوردەواریە کە ئەمە ڕێی تێدەچێت. ئەمە ڕێپێدراوە نەریت لە نواڕینی ئیسلامەدیدا ڕەفز نییە. کاتێک کە ئیسلام دێتە نێو نیمچە دوورگەی عەرەبیەوە نەریتە جوانەکان دەهێڵێتەوە، نەریتە خراپەکان لە نێو دەبا. نەریتە جوانەکان نەک دەهێڵێتەوە، برەویان پێدەدا و تەنانەت دەیانکاتە بازوویەکی بەهێزی ئەو حرەکەیەی کە هاتۆتە پێشەوە لە نیمچە دوورگەی عەرەبی. ئێمە ئەومان نەکردووە. ئەمە ئیبن خەلدون زۆر جوان باسی دەکات، باسی ئەو جەنگە نەریتی و کولتوریە دەکات، چۆن گوازرایەوە بۆ کۆتاییەکانی سەردەمی خلافەتی ڕاشدین، چۆن گوازرایەوە بۆ سەردەمی ئومەویەکان، چۆن ئەرستۆقراطێتی قوڕەیش بە جۆرە هاتە پێشەوە کە ئیستیغلالی ئەدەبیات و جوانیەکانی ئیسلامی کرد لە پێناو عشقێکی عروبەچیەتیدا کە تەواوی خلافەتی ئیسلامی عەرەبی و تورکی و هەموو ئەوانی دیکە درێژەیان پێدا. بەڵام کورد ئەم شێوازە بیرکردنەوەی نەبووە، بۆی نەڕەخساوە، دەرفەتی نەبووە. شێوازی بیرکردنەوەی کوردی بەو جۆرەیە کە باوەڕی بەوە نییە، باوەڕی بە چەوسانەوەی چوارچێوەی نەتەوەیەکی دیکە نییە. ئەمە مەسەلەن لە کتێبی لە فەلسەفەکەیە هەیە دیاکۆنۆف باسی دەکات. عەفوان دکتۆر، یان لە بێقودرەتیەتی؟ نە، لە بێقودرەتی نییە. فەرهەنگی ئێمە وەکو بوومیەکانی زاگرۆز زەمینەیەکە باوەڕی لە یەکەم ساتی دەرکەوتنیەوە باوەڕی بە فرەیی ئاینی هەبوو. تەماشاکە لە مەرجەعی ڕۆشنبیری ئێمەدا فرەیی ئاینی ڕێی بووەتەوە. مەسەلەن دیار دەسروشتە جیاوازیەکان لە قۆناغی یەکەمی بەراییەکانی ئینساندا پەرستراون، هەتاوەکو بەرەبەرە وای لێ هاتووە فەلسەفە هاتووەتە پێشەوە، زانست هاتە پێشەوە و عەقڵ ئیتر ئیشی کردووە و ئاین وەکو بابەتێکی ڕۆحی وەکو بەندایەتی لێوان تاکو ئینسان لە ناو جوڵانەوەی کوردیدا شوێنێکی زۆر جوانی گرتووە. بەڵام مەرجەعی ڕۆشنبیری ئەوانەی لە نیمچە دوورگەی عەرەبیدان بە جۆرێکە باوەڕیان بە وەحدانیەت هەبووە، تاکپەرستی. لە ناو تاکپەرستیدا
هاتوون چوارچێوەکەیان لە نێوان پەیوەندی نێوان ئینسان و کوداوە بە جۆرێ هێناوەتە دەرەوە تێڕوانینێکی تۆتالیتاریانەیان لێ هێناوەتە بەرهەم دیکتاتۆریان لێ تاشیوە مەسەلەن تەماشا بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە لە ڕابردووی ڕۆحی وڵاتانی عەرەبیدا هەمیشە دیکتاتۆر هاتووەتە پێشەوە دنیابینیان دنیابینیەکی دوور لە لۆژێکی دیموکراسی بووە نەیانتوانیوە باوەڕیان بە فرێگی هەبێ باوەڕت هەبێ من دەستور و ڕێساکانی هەموو ئەو وڵاتانەی کە لە پەنجەکانەوە بەرەبەرە لە یەمەنەوە لە وەکو دەڵێ لە محیتەوە تا خەلیج کە هاتوون بەرەو سەربەخۆیی هاتوون بەرەو سەرخۆیی دراسی دەستورەکانیانمان کردووە لە نێو دەستورەکانیاندا هێندەی ڕنگدانەوەی ڕۆحە دیکتاتۆریەکە دەبینی دووریەکی تەواو تیژی لە دیکتاتۆریەت دەخوێنینەوە لە دیموکراسی دەبینین ئەمە پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بەوەیە بارونیەکانیان نێش لە کوێیتدا شیعەکانیان چەوساندووەتەوە لە ڕۆژهەڵاتی سعودیەدا شیعەکانیان دوورخستەوە لە سووریادا عەلەویەکان باڵا دەزبوون سونیەکانیان چەوساندەوە لە عێراقدا سونیەکان باڵا دەزبوون شیعەکانیان لە بەحرەیندا شیعەکان چەوسێنرانەوە کە زۆری نەشن مەسەلەن لە یەمەندا وەزعەکەی ئێستا دەبینین لە میسردا قیبتەکان قەدرێکی ئەجگار تراژیدی لە نەریتی ئەواندا هاتە پێشەوە مەسەلەن ئەمازیغیەکان دەبینین بەچ دەردێبران لە یەکەم هەنگاوی جوڵانەوەی ڕزگاری خوازی عەرەبیەوە کیمیاییان بە پاڵپشتی ئیسپانیا کراوە بەسەردا کیمیایی بەنیسبەت ئەمازیغەکانەوە لەبەرەوە ئێستا دکتۆر شێوانێک بە تەواوی ئەبیندرێ لە ئێستادا بەداخەوە لە ئێستادا ئێمە دەبوو دنیابینیەکە دنیابینیەکی سەردەمیانە بێ کە بە پێی پەیامە هیومانیستیەکە کە لە نێو جاڕنامە جیهانیەکانی مافی مرۆڤ و تەنانەت ئەو وڵاتانەش کە خۆیان وابەستە بە مافەکانی ئینسانەوە کردووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتێکی ڕووخاوە لە ڕووی پێکەوە ژیانەوە یعنی ئێمە ناتوانین وڵاتێک ببینینەوە کە گەواهی ئەوە بدەین کە گەلان لە ژێر سایەی سیستەمێکدا مافیان پارێزراوە ناتوانین ینی تەماشای یەک لە دوای یەکی راپۆرتەکانی پەیوەست بە مافی مرۆڤ کە ئەو راپۆرتە جیهانیانەی کە دەردەچن لە هیچ کامیاندا جوانیەکی ئەوتۆ ناخوێنینەوە چ وڵاتانی عەرەبی بێت تەنانەت وڵاتانی ئاسیای ناوەڕاست بێت بەتایبەتی وڵاتانی ئیسلامی بەدەرنین لەو حاڵەتە بەداخەوە لە کاتێکدا دیسانەوە دەتوانین بەو پەڕی باوەڕ بەخۆبوونەوە ئەمە بڵێن دەق و دنیابینی ئاینی پیرۆزی ئیسلام لە هەموو پەیامێکی دیکە بە گەواهی گەورەی ڕۆژهەڵات ناسەکان بە گەواهی کارل برۆکلمان ئەو لە چیرۆکی شارستانیەتەکاندا لە چەندین شوێندا ئاماژەی بە جیاوازی و جوانیەکانی ئیسلام کردووە تەنانەت لەو کاتانەژدا کە سەنگەریان لەوانی دیکە گرتووە بۆ داگیرکاری هەندێک تەڕحیان خستۆتە پێشتر تەرحی لەو جۆرە نەبووە بەڵام ئەم ئەدەبیاتەی لە ئێستادا شێوێنراوە لە ئێستادا هێزە ئیسلامە سیاسیەکان هێزی خۆماڵی نین مێژوو ئەوەی بۆ ئێمە سەلماندووە هێزێکی ئیسلامی یا ئاینی هێزێکی خۆماڵی نەبێ نەدەتوانێت خزمەت بە نەتەوەکەی کا نەدەتوانێت خزمەت بە خۆی کا و شوێنی خۆی بکاتەوە چوڵانەوەی ئیسلامی تەماشای کە لە کوردستاندا تا ئەو ڕادەیەی کە وابەستەیە بە دەرەوە ناتوانێت هەنگاوێ بچێتە پێشەوە تا ئەو ڕادەیەی کە وابەستەیە بە ڕۆحە ملیەکەوە بە کەلتوری کوردەواریەوە بە هونەر و جلوبەرگی کوردەواریەوە بە ئەدەبیات و گۆرانی گۆشکراوی ئاوازی کوردەواریەوە دەتوانێت سەرکەوتوو بێ تا ئەو کاتەی وابەستەیە بە مەلای کوردەواری و تەفسیرە کوردیەکانەوە تەفسیر و تێڕامانە کوردیەکانەوە کە بۆ قورئان کراون دەتوانێت جوانی بۆ نەتەوەکەی خۆی بەدەست بهێنێ لەوەش لایدا بەرەبەرە بەرەوە ئاراستەی داعش دەڕوا ئێمە دەزانین داعش چۆن دەڕوانێ بۆ ئەوانی دیکە ئێمە دەزانین داعش تەماشا بکەن بە ناوی ئیسلامەوە بە ناوی کۆمەڵێ مەرجەعی دیاریکراوی سەلەفی ساڵحەوە بە ناوی ئیبن تەیمیە و حەمبەلی و هەموو ئەو قۆناغبەندیە سەلەفیەی کە دێتە پێشەوە کە مەرجەعی سەرەکی سیماکانی سیستەمی سیاسی ئیسلامەتین داعش دەستی بۆ بردووە دەبینین
باوەڕی بە بوونی جیاواز نییە، باوەڕی بە جینۆساید و قەتڵ و عامی ئەوانی ترە، باوەڕی بە کوشت و کوشتارە، باوەڕی بە تەنانەت بیرکردنەوەیەکی ئیسلامیانە و تەفسیری و تێڕامانێکی جیاوازتری ئیسلامیانە نییە. بەڵێ گفتوگۆ لەگەڵ جەنابەت زۆر چێژبەخشە و ضرورە بۆ خەڵک بۆ بینەر کە ئەو زانیاری مێژویانە تێکەڵ چێشکا لەگەڵ ئەمڕۆی بەرچاومان ڕوون بێ نەکەوینە هەڵەوە و ئەو ڕۆحە پاکە کوردایەتی ئیسلامیەت پیرۆزە نەشێوێنی بەڕاستی ئێمە چەند جوانیمان هەیە چەند لە سای دینی پیرۆزی ئیسلامە نەشێوێت دەستی تۆ خۆش بێ دەرک و دنیابینیەکی تەواو و جوانت هەیە و هەمیشە بابەتە هەنووکەیەکان دەوروژێنی و ڕێک دیارە لە پرسیارەکانیشتەوە مەبەستێکی زۆر دڵسۆزانەی لە پشتەوە هەیە. هیوادارم بەردەوام بیت و شاشەیەش هەمیشە ڕازاوە بێ و دەستان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ماجید خەلیل مامۆستای زانکۆ، زۆر سپاس بۆ دیدارە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایەم شۆمان پێشکەشکردن هەموو لە یەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتەوە.